بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين بران وخشكاني بريس الله يخواي بالورتقار تاني بيت بنماي شوارمنا بنما قشتكاني فقه بريتيالا بنماي لا ضرر ولا ضرار أما حديثك بيغمبر صلى الله عليه وسلم بو بيك لو بينش قاعدة قوري كبنما كاني فقه إسلامي گشتگیرەکەن و هەموو وردەکاریەکانی کۆئەکەنەوە. طبعا ئەم قاعدەیە لەو ئەسڵەوە وەرگیراوەکەیە ماڵین شەریعەی ئیسلامی بۆ دوو شت هاتووە، ئیما لجەلب المەصالح ئەو دەرئی المەفاسد. شەریع بۆیە هاتووە بۆ ئەوەی کە مەسلحەت و بەرژەوەندەکانی خەڵک جێبەجێ بکە و ئەو شتانی کە زیانی هەیە بۆ ژیانی تاک یا کۆمەڵگا لای ببە. وكو خواي بالوردقار كافرمي ليحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث كواتا ببي ام قاعدة به دين دي افرمي لا ضرر يعني اما نفي جنسي ضررك هيك شتيك كزرر بقى يعني بمروف لهر بواريكي جيانيا لبواري آينيا به لبواري درونيا به لبواري جستهيا به لبواري اخلاقيا به لهر بواريكيا به دین لەگەڵ بوونی زەرەرانیە دین نایەوێت زیان بە مرۆڤەکان بگا خوای پەروەردگار کە مرۆڤی خەڵق کردووە باشترین مەخلوقی خۆیەتی ئێوێ بە باشترین شێوە بیژیێنێ ئێوێ باشترین سیستەمی بۆ دابنێ خوای پەروەردگار لەبەرەوە ئەم قاعیدەیە ئێوێ هەرچی زەرەرێک بە مرۆڤ بگا نەیهێڵێ ئینجا زەرەرەکە چ مرۆڤ خۆی بە خودی خۆی بگەیەنێ چ بە بەرامبەرێکی مرۆڤی هاوشێوەی خۆی بگەیەنێ شەرع لەگەڵ هیچ کام لەمانەیە نییە تەنان ئەگەر لەگەڵ مرۆڤ بوونی شانە بێ یعنی شەرع لەگەڵ زیانگەیاندن بە ئاژەڵێک زیانگەیاندن بە ڕووەکێک زیانگەیاندن بە جەمادێکی شانیە یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثەکەیە فەرمێ لعن الله من اتخذ طائرا غرضا ئەفەرمێ لعنەتی خوا لەو کەسەی نیشانە لە تەیرەگرێتەوە یعنی تەیرێک دابنێ نەک بۆ ڕاو تەیرێک دابنێ لە جیاتی ئەوەی کە خەڵک نیشانە لە بەردێکەگرێ لە دارێکەگرێ لە شوشەیەکەگرێ تۆ تەیرێک دابنی ئەم فیشەکە بەرێکەوێ ئەم فیشەکەی بیبەسیتەوە بەری ناکەوێ بەم شێوازە تعزیبی بدەیت تا ئەو کاتی کە فیشەکێک یا بەردێکی بەرەکەی و تەیرەکە مردارە بێتەوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لعنەتی خوا لەو کەسەی کەوا بەرامبەر بە ئاژەڵێکەکە ئەسڵی قاعیدەی لا ضرر ولا ضرار جگەلەوەی کە حەدیثێکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم عرضم کردن دقێکی شەرعی تر لەو دەقانی کە پشتگیری ئەکا خوای پەروەردگار لە بابی وەسیەیە ئەفەرمێ من بعد وەسیەة یوصی بها ئەو دەین لە دوای ئەو وەسیەتەی کە خۆی ئەیکا یا قەرزێک لێرە عولەما ئەفەرمون باشە بۆ خوای پەروەردگار ئایا لە دابەشکردنی میراتی مردووە میراتی مردوو ئەو مافانی کە پێوەی پەیوەستە لە پێشە قەرز ئەدرێتەوە یا وەسیەتەکەی جێبەجێ ئەکرێ کامیان لە پێش کامیانەوەن طبعا پێدانەوەی قەرز لە پێش جێبەجێکردنی وەسیەتەوەیە ئەی بۆ خوا بەعەکسەوە ئەیهێنێ ئەفەرمێ یوصی بها ئەو دەین نافەرمێ دەینین ئەو وەسیە ئەفەرمێ وەسیەتێکیان قەرزێک عولەما ئەفەرمون لەبەرەوەی دەین مطالیبی هەیە دەین کەسێک هەیە بە دوایەوەیەتی خاوەن قەرزەکە دێ خەت پێ ئەگرێ بەس وەسیە قورسە لەسەر نەفسیەتی میراتگرەکان جێبەجێکەن لەبەرەوە خوای پەروەردگار خیتابەکە بۆ ئەوانە ئەفەرمێ وەسیەتەکەی جێبەجێ بکەن ئەو جا باسی قەرزەکە ئەکات چکە زای ناتوانێت قەرزەکە جێبەجێ نەکەن خاوەن قەرزەکە لێیانە سەنێ بەس وەسیەتەکە ئەکەوێتە ژێر ئیرادەی و اختیاری ئەمانەوە خوا تەحریفیانەکە ئەفەرمێ چۆن قەرزەکانی ئەدەنەوە وەسیەتی مردووەکەش کە وەسیەتی کردووە جێبەجێ بکەن بەڵام خوای پەروەردگار ئەفەرمێ چی ئەفەرمێ وەسیەتەکە ئەفەرمێ غەیرە مضار ئەفەرمێ بەمەرجێ ئەو کەسەی کە وەسیەتەکەی کردووە لە وەسیەتەکەیان زیانی بە میراتگرەکان نەگەیان دەبێت یعنی بۆ نمونە کابرایەک بێت وەسیەتەکە بڵێ هەموو ماڵەکەم خەیر بێ نا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سعدی فەرمووی فەرمووی الثلث والثلث كثير فەرمووی یەک لە سەرسەی ماڵەکەت ئەگەر وەسیەت بیکەی بەخێر یەک لە سەرسەی زۆرە بۆ چکە فەرمووی ئینەکە انتظر ورثتك أغنياء خير من أن تذرهم عالة يتكففون الناس فەرمی ئەگەر مناڵەکانە بە دەوڵەمەنی بەجێبێڵی ئەمە خەیری بۆ خۆت زیاترە وەک لەوەی فەقیر و هەژاریان بکەی سوال و دەستپانکەنەوە لە خەڵکی لەبەرەوە شەرع ڕێگە نادا ئەو کەسەی کە وەسیەت ئەکا لە یەک لە سەرچەی ماڵەکەی بێت زیاتر نایڵێ وەسیەتی پێ بکات لەبەرەوە خوا فەرمێ غەیرە مضار
ئەفەرمێ بەمەرجێک وەسیەتەکەی بۆ زەرر نەبێ یا بۆ نمونە وەسیەتەکەی بۆ حرام بێ کابرا وڵێ ئەگەر مردم یەک لە سەرچەی ماڵەکەم بۆ نمونە نادیەکی پێ دروستکەن تەبەڕوع بێ بۆ ئەوەی موسسەسەیەکی تەبشیری ئیسفادەی لێ بکە ئەم وەسیەتانە جێبەجێ ناکرێت چکەمانە ئەو زەررن کە شەرع لەگەڵی نییە لە ئاەتەکەی ترا خوای پەروەردگار لە مەسەلەی ژن و مێردا کە باسی تەلاقەکە ئەفەرمێ ئێمە طلاق بۆ نمونە لە تەلاقی ڕەجعیە پیاو بۆی هەیە خێزانەکەی خۆی بێنێتەوە خوای پەروەردگار ئەفەرمێ فەئەمسیکوهن بمعروف أو سرحوهن بمعروف ئەفەرمێ ولا تمسكوهن ضرارا لتعتدوا ئەفەرمێ تۆ ئەگەر خێزانەکە تەلاق دا دوو حەل هەیە فإمساك بمعروف أو تسريح بإحسان ئەفەرمێ یا ئەوە تا ئەگەر هێناتانەوە لە دوای تەلاق ڕەجعەکە باش بن لەگەڵیانە بە مەبەستی چاکسازی و بە مەبەستی پێکەوە گونجان و تەبایی و سوودوەرگرتن لە هەڵەکانی ڕابردوو بیانهێننەوە ئەفەرمێ ئەو سەرریحوهن بمعروف یا جا ببنەوە لێیان تەلاقەکە لێگەڕێن با مەجرای خۆی وەرگرێ تەلاقەکە بێ بە تەلاقێکی باین زوڵمیان لێ مەکەن اینجا خوای پەروەردگار فەرمێ چی ولا تمسكوهن ضرارا لتعتدوا ئەفەرمێ نەچی لە تەلاق ڕەجعەکە بیگەڕیتەوە بۆ لتعتدوا بەس بۆ ئەوەی ئازارکەی بەدڵیا کاتی خۆی عەرەب عادەتێکی خراپیانە بوو طبعا عدد تەلاقیان هەبوو عەرەب بەڵام عەدەدی تەلاقاتیان محدد نەبوو کابرا ئەچوو خێزانەکەی تەلاقەدا پێی و تەلاقی کەوتبێ کە پێی و تەلاقی کەوتبێ نەئەچووەوە لای دێشی هێنایە بۆ لای خۆی تا ماوەیەک کە خەریب بۆ عیددەی ئافرەتەکە بۆ نمونە تەواوە بوو کە خەریب بۆ عیددەی تەواوە بوو ئەچوو پێی وتەوە ئەو تەلاقێکی ترێ کەوتبێ عیددەی بۆ دەست پێ کردەوە عیددەی بۆ تازە کردەوە باشە کە خەریب بۆ عیددەی تەواوە بوو ئەو تەلاقێکی ترێ کەوتبێ بەم شێوازە ئافرەتەکەی بە معەلەقی ئەهێشتەوە نە ئەوە بوو مێردار بێ نە ئەوە بوو بێوەژن بێ و خەڵکی چکە داوای بکاتەوە خوای پەروەردگار ئەمەی حرام کرد حتا هەندێک خەڵکیش لەوانەیە هەیە لەناو خۆمانە لایەزار کابرا خێزانەکەی ئەباتەوە ئەڵێ وەڵام من تەلاقی نایم دەردەکەم بەدڵیا چۆن تەلاقەیە ئەڵێ هەر بۆ عەزابەوە ئەیکوژم خوای گەورە ئەفەرمێ ولا تمسكوهن ضرارا لتعتدوا ئەفەرمێ دروست نییە شەرعەن حرامە تۆ بۆ ئەوە خێزانەکەت گلبیتەوە لای خۆت بۆ ئەوەی زوڵمی لێ بکەی دەرکەی بەدڵیا ناڕەحەتیکەی ناچاریکەی بۆی کە ئافرەتەکە تەنازول لە حەقەکانی خۆی بکا زۆرجار یا خۆی بسووتێنێ و پەنا بۆ مەرگ بەرێ لەبەرەوە خوای پەروەردگار فەرمی ئەم جۆرە مامەڵەکردنە لەگەڵ خێزانەکانتانە حرامن لە مەسەلەی شیرپێدانە خوای پەروەردگارە فەرمێ لا تضار والدة بولدها ولا مولود له بولده طبعا ئەم ئاەتە بە دوو شێوە ئەخوێنرێتەوە قراءەکەی معنەی ڕاجحی ئەوەیە کە لا تضار والدة بولدها یعنی دایکێک نەچێ مناڵەکەی وەکو وەرەقی زەخت وەکو چەک بەرامبەر بە باوکی بەکاربێنێ زەرەر لە مناڵەکە بە بۆ نمونە بڵێ وەڵام من شیری پێ نایە مناڵەکەی بووە مەلۆتکەیە مناڵەکە ئەڵێ من شیری پێ نایەم بڕۆ خۆ چۆن بەخێوەکەی بەخێویکە یا بەعکسەوە باوکەکە بڵێ من بەخێوی ناکەم باشە یا باوکەکە مناڵەکە دژی دایکی بەکاربێنێ یا دایکەکە دژی باوکی بەکاربێنێ بۆ نمونە دایکەکە مناڵەکە نەدا بە باوکی نێڵێ بیبینێ یا باوکەکە نەیدا بە دایکی نێڵێ بیبینێ خوای پەروەردگارە فەرمێن ناکرێ مناڵ بەبێ بەمایی زیان گەیاندن بە دایک و باوک و دایک مناڵەکان بەعکسەوە یا باوک و دایک مناڵەکان بکەن بەمایی زیان بۆ یەکتری نا خوای پەروەردگار مناڵی بە نیعمەت داوە ناکرێ بکرێ بە نیقمەت ناکرێ بکرێ بە مەصدەری ئینتیقام جاری وا هەیە ژن بە مناڵەکان ئینتیقام لە مێردەکە یەکاتەوە یا بەعکسەوە مێرد بە مناڵەکان ئینتیقام لە ژنەکە یەکاتەوە خوای پەروەردگارە فەرمێ ئەم جۆرە هەڵسو کەوتانە شەرعی نین لەبەرەوە هەمووی خوا باسی زەڕەرەکان لەم ئاەتانەیە لە هەموو حوکمەکانە لە مەسەلەی شایەتیدانە ئەفەرمێ ولا يضار كاتب ولا شهيد ئەمەش دیسانەوە نەفی ضەرەرە لەوەی کە کاتب یا ئەو کەسانی کە شاهیدن زەرەر بگەێنن یا زەرەریان پێ بگەێندێ لەبەرەوەی کە تەحملی شاهدەیان کردووە لە ئیجماعی عولەما ئیجماعیان هەیە لەسەرەوەی کە وەکو ابن العربية فەرمێ والضرر لا يحل بإجماع ئەفەرمێ زەرەر بە ئیجماع بە کۆدەنگی زانایان حەڵاڵ نییە کە ئەڵێ لا ضرر حەدیثەکە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم يعني هیچ کەس بۆی نییە ئیبتیداء سەرەتا زەرەر بدا هیچ کەس بۆی نییە باشە ئەگەر زەرەریدا اینجا قاعدەی دووەم تەفعیلە کرێ فەرمێ لا ضرار ئەمە لە بابی فعالە لە بابی مشارەکەیە يعني إن أضرك شخص باشە ئەگەر کەسێک زەرەری پێگەیاندی ئەفەرمێ لا ضرار يعني لا تقابل الضرر بالضرر زەرەر بە زەرەر معالەجە مەکە کەسێک زەرەری پێگەیاندووی زەرەر بە زەرەر معالەجە نابێ کابرا سیارەکەی دەعم کردووی سیارەکەی تۆ زۆر زەرەری بووە بەڵێ وەڵام من ئەچم چی لە سیارەکەم کردووان لە سیارەکە یەکەمەوە نا ئەوە زێناڕە معالەجی ئەم زەرەرە بە تەعویزە بێ
تطبیقاتی قاعدەکە بۆ نمونە ئەگەر کەسێک ئێستا لە گەڕەکێکە بچێ بڵێ وەڵام من لە گەڕەکێکە دوکانێکی خۆشکردنی پێستەدا ئەنێم یا خانوویەکە کڕمە ئیکەم بە گەوڕ یا ئیکەم بە دوکانی تعدیلی سیارە ئاخر ئەمە زەرەرە ئەمە ئاسایش و ئەمە هێمنی گەڕەکەکە تێگەدا لەبەرەوە شەرع ڕێگە ئەدا بۆی کە تۆ ئەم کارە بکەی شەرع ڕێگە نادا چونکە زیان بە هاوڵاتیان ئەگا لەبەر تۆ نابێت لەبەر بەرژەوەندی خۆت هێمنی ئارامی خەڵک بخەیتە مەترسی یا لیان تێک بدەیت لەبەرەوە شەرع لەگەڵ ئەمەیە نییە هەر بەم قاعیدەیە هەرچی خواردنێک هەرچی خواردنەوەیەک هەرچی شتێک ئێستا بۆ نمونە هەندێک مەواد هەیە بەس بۆ نەکرێ مەواد تلیاک هەندێک حەشیش و ئەمانە بەس بۆ نەکرێ ئەم بۆنەش حرامە بێ خۆ ناخورێ خۆ نییە بەس بۆنەکەی هەندێکە سیکۆتین بەکارەیە نێ سوکنایی پێیە مخدرە بەکارێ هێنێ لەبەرەوە ئەمەش دیسانەوە حرامە بێ هەر شتێک لە لوتەوە لە چاوەوە باشە ئێستا نەزەر خۆ بەس بە چاوەکرێ خۆ نەزەر بە لوت ناکرێ بەس حرامە بۆچی چکە زەرەر دروستەکە ئەو بۆنانەی بۆ نمونە ئافرەتێک بۆنێکی سەرنجڕاکێش لە خۆی بدا بڕواتە دەرەوە بۆ خەڵکی نامەحرەم سەرنجان ڕاکێشە بەلای خۆیان حرامە بۆچی حرامە لەبەری ئەمە حاسەی تەئسیر لە حاسەی بۆنی بەرامبەر ئەکا ئەو شتانی تر خواردەمەنیەکان هەر خواردەمەنیەک زەرەر بۆ نمونە جگەرە زەرەر بە سیحەتی مرۆڤەگەیەنێ لەبەرەوە حرامە شەرعەن دروست نییە ئینسان جگەرە بخوا تلیاک شەرعەن دروست نییە ئینسان تلیاک بخوا مەسەلەن نێرگەلە شەرعەن ئینسان دروست نییە نێرگەلە بخوا هەموو ئەمانە هەرچی شتێک راپۆرتە پزیشکیەکان سلماندیان بەوەی کە ئەمە زیانی زۆرە بۆ باری تەندروستی مرۆڤەکان شەرع لەگەڵ بەکارهێنانیان نییە و ڕێی پزیشک لەم مەسەلانەیە دەور ئەبینێ بۆ تەحریم ئەگەر پزیشکەکان وتیان ئەم مادەیە زەرەری زۆرە بۆ تەندروستی مرۆڤ ئەو پزیشکانە ڕەیەکەیان ئەبێ بە سەنەد بۆ تەحریمکردنی ئەو مادەیە یا بۆ نمونە ئەڵێن پیاو لە عەلاقەی لەگەڵ خێزانەکەی طبعا پیاو هەر زەرەرێک یا ژن هەر زەرەرێک بەرامبەر بە پیاوەکەی بگەیەنێ شەرعەن بۆی هەیە داوای جابوونەوە بکە مالیکیەکان لەم مۆزوعیان زۆر توندن یعنی تۆ تەسەوور بکەن مالیکیەکان پێش لە ڕێکخراوەکانی ژنان و جارنامەی گردوونی مافی مرۆڤ و دروستبوونی بزوتنەوەی فیمەنیستی و ئەمانە مالیکیەکان 1000 ساڵ لەمەوە پێشوتیانە وتیانە پیاو یەک جار لەگەڵ ڕێزما بۆ ئێوە یەک جار بە خێزانەکەی بڵێ کچی سەگ بۆی هەیە داوای جابوونەوە بکە یەک جار وتیانە مەرج نییە دووبارەی کاتەوە بۆی هەیە داوای جابوو وتیانە مە ضەرەرێکی نەفسی و ئەدەبیە بۆ ئافرەتەکە لەبەرەوە ئافرەتەکە بۆی هەیە تەڵەبی تەفریق بکە وتیانە ئەگەر پیاو عادەتی وابێ کە ئەخەوێ پشت کاتە ژنەکەی نە عاجزی کە نە قسەی ناشرینی پێ بڵێ نە توو ڕەش بێ لێی ئەڵێن ئەم پشتێکردنە موجیبی تەفریق یعنی ئەگەر جەنابەت دادوەر بووی لە دادگا ژنەکەوتی جەنابی قازی جەنابی کە ئەخەوێ طبعا بۆ معلومات ڕووکردنە قیبلەش نابێ بە عوزر ئەبێ ژنەکە ڕوو بکەیتە قیبلە بۆی کە ئەخەوێ ڕوو بکەیتە ئەو بۆ ئەوەی قیبلەکە هین بێ یعنی دروست بێ تەواو دروست بێ شەرعی بێ ئەگینا تۆ بە بیانی ئەوەی جەناب ڕووەکەیتە قیبلە ئەو ڕوو بکەیتە ئەو دی و پشتی تێ بکەی شەرعی نییە مالیکیەکان ئەڵێن بۆی هەیە تەڵەبی تەفریق بکە تەسەوور بکەن یعنی مالیکیەکان چەند ناسک بوون لە مەسەلەی پەیوەندی خێزانیە قانونی شوایە قانون فقرەی یەکی مادەی چلی قانونی ئەحوال شەخسی کە باسی زەرەرەکە قەرارێکی محکەمەی تەمیزمان هەیە ئەڵێ پیاوێک یەک جار بە خێزانەکەی وتووە وتوێتی تۆ دۆستێ هەیە ژنەکەی تۆ شکاتی لێ کردو محکەمە جای کردوێتەوە چونکە ئەمە زەرەری عاتیفیە ئافرەت بەمە پێی ئەشکێت و ئیتیامێکی بە شتەیە کە بێ ئاگا بێلەی بە پێچەوانیشەوە ژن بە پیاوەکەی بڵێ هەر هەمان شێوەیە لەبەرەوە ئەمانە زەرەر دروست ئەکەن بۆ پەیوەندی خێزانی کە زەرەر دروست ئەکەن موجبی تەفریقن لەبەرەوە ئەم خاڵانە بەڕێزان ئەمانە بناء لەسەر ئەو قاعدەی کاڵێ لا ضەرەرە ولا ضرار کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی شەرع ڕێگەی پێ نادا یەکێک لەو قاعدانەی کە متفرقة لەم مەوضوعە يعني ئەوەی کە ئەبێ بە فەرع بۆ ئەم قاعدەیە قاعدەی الضرر يزال الضرر يزال يعني چی الضرر يزال ئێمە کەوتمان لا ضرر وتمان نابێ زەرەر دروست بێ ئەگەر دروست بوو يزال ئەبێ زەرەرەکە لا ببرێ کەواتە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثەکە ئەفەرمێ چی ئەفەرمێ من أكل من هذه الشجرة فلا يقرب مساجدنا ئەفەرمێ هەر کەسێک لەم دارەی خوارد سیر یا پیاز ئەفەرمێ با نزیکی مزگەوتەکانمان نەکەوێ علەما ئەفەرمون ئەسڵ وایە نەیخوا ئەگەر خواردی ئەفەرمون ئەهلی مزگەوت بۆیان هەیە داوای لێ بکەن بڕواتە دەرەوە لە مزگەوتەکە شەرعەن ئەمە زەرەرە بۆ ئەهلی مزگەوت یعنی کابرا سیرێکی خواردووە بۆنێکی ناخۆشی لێیە
کابرا جگەری خواردووە، کابرا بۆنی گۆرەبیەکانی زۆر ناخۆشە، کابرا بۆنی عارق و چڵکێکی زۆر زۆری لێیە، کابرا بۆنی دەمیە، بۆنی هەر بابەتێک کە بۆ نمونە ئەریەحیەتی مزگەوتەکە بۆنی مزگەوت ناخۆشەکە ئەسڵ وایە بم بۆنەوە کابرا نەیەتە مزگەوت. ئەگەر هات بەپێی ئەو قاعیدەی کە ئەڵێ الضرر يزال مادەم ئەمە زەرەرە مەلای مزگەوت ئەهلی مزگەوت بۆیانێ بڵێن کاکە زەحمەت نەبێ بڕۆ دەرەوە، یا بڕۆ قاچی بشۆ، یا بڕۆ جلەکانی بگۆڕە، یا بڕۆ ئاوێ بکە بە خۆتا، یا بڕۆ بۆنی دەمە با نەمێنێ، یا جارێک کە سیر و پیاز مەخۆ. باشە هەر یەکێک لەمانە کە زەرەر ئەگەیەنێ لە مزگەوتەکەیەوە خەڵک ئیزعاجە بێ پێی بۆیان هەیە بیکەنە دەرەوە لەسەر ئەم مۆزوعە. کەواتە ئەمە بەپێی قاعیدەی الضرر يزال. بەڵام ئاگامان لەوە بێت طبعا دوای قاعیدەیەک ترمان هەیە ئەمە تەقییدەکە کە ئەڵێن زەرەر بە زەرەرێکی هاوشێوەی خۆی یا سەختتر لە خۆی لا نابرێ. کاڵین الضرر يزال زەرەرەکە بێ بە شتەیەک لا بچێ کە شتی دووەم زەرەری نەبێ یا زەرەرەکەی بەلای کەمەوە کەمتر بێ. بەڵام دووشت هاوشێوەی یەک بن لە زەرەرە ئەمە پێی ناوتێ ئێمە معالەجەیەکی باشمان کردووە. ئەو زەرەرە لا نابرێ ئەگەر هاتوو زەرەرەکە زیانی لابردنەکە زیاتر بوو وەک لە زیانی ئەو زەرەرەی کە سەرەتا دروست بووە. ئەسڵی ئەم قاعیدەیە لەکوێوە وەرگیراوە؟ لەوە وەرگیراوە کە خوای پەروەردگار لە قورئانە کافەرمێ للذين يؤلون من نسائهم تربص 4 أشهر فإن فاءوا فإن الله غفور رحيم وإن عزموا الطلاق فإن الله سميع عليم. لێرە خوای پەروەردگار باسی ئیلاءەکە للذين يؤلون من نسائهم يعني للذين يحلفون على نسائهم ئەو کەسانی کە سوێن لەسەر خێزانەکانیان نەخۆن کاتی خۆی ئەم عادەتە هەبووە ئیلا لەناو جاهیلیەتە هەبووە لە عەرەبا هەی ئێستش هەمانە کابرا سوێنی خواردووە بۆی ناچێ بەلای خێزانەکەیە ئیتر لی نەپرسیوەتەوە بەو سوێنەوە ئاوا هێشتێتەوە کە پێیان و تۆ بۆ ژنەکە ناچی بەلایە و تۆتی سوێنم خواردووە لی ناخوای پەروەردگار تەحدیدی کرد ئەم سوێنە فەرمی للذين يؤلون من نسائهم ئەو کەسانی سوێن لە خێزانەکانیان خۆن کە ناچن بەلایەنە تربص 4 أشهر تا 4 مانگ داوای شکاندنی سوێنەکەیان لێ یەکەین فإن فاءوا ئەگەر هاتو گەڕانەوە کەفارەتی سوێنەکەیاندا چوونەوە لای خێزانەکانیان فإن الله غفور رحيم وإن عزموا الطلاق ئەگەر دوای 4 مانگەکە نەگەڕایەوە خێزانەکەی تەڵەبی تەفریق بکا بۆی هەیە تەفریق بکە دوای 4 مانگ بۆی هەیە بە تەڵەبی تەفریق جابێتەوە لێ ئەوجا خوای پەروەردگار ئەفەرمێ ئەگەر کابرا بە سوێنەکەی نیەتی تەلاق بوو فإن الله سميع عليم ئەو کاتە خوای پەروەردگار سەمیع و عەلیمە ئاگاداری نیەتی کابرا هەیە کە مەبەستی چی بووە. کەواتە لێرە کاڵین الضرر يزال خوای پەروەردگار ڕێگە نادا بە کابرا سوێند بکە بە بیانووی پەراوێزکرد خێزانی لە ژیانی خۆیان خوای گەورە ڕێگە بەمەمان لەبەرەوە خوای پەروەردگارە فەرمێ یا ئەگەڕیتەوە یا تەلاقی ئەدەی حەلی بەم شێوازە وەسەطکردن نییە. لە ئایەتەکەی ترا کافەرمێ وإذا طلقتم النساء فبلغن أجلهن فأمسكوهن بمعروف أو سرحوهن بمعروف ولا تمسكوهن ضرارا لتعتدوا أفرمي ومن يفعل ذلك فقد ظلم نفسه ليري شهر بهمان معناه آياتكي ترخواي پروردگار أفرمي ولا تمسكوهن ضرارا لتعتدوا أفرمي نشي خزانكت لا يخود به لتو ضرارا بس بو أوي زياني بيبقيني لبرو أمش أو قاعديك على الضرر يزال. تطبيقات قاعدك بناء لسر حديثي بيغمبر صلى الله عليه وسلم قلت مان هرچيشتيك زيان بنيوشكيناني مزقوتيك بقيني يا إصلاحتي نوجكيان ليتيك با شرع لقل هشتن يايتي وأقر هبو شرع لقل بنبركردن يايتي يا بو نمونا أو أجلاني كشرع الرقا براقرتنيان أدا أقر هاتو زيان بخشبون لما لكانا بو نمونا تو بشيلة راقرتو الشرع بشيلة رقا بي أدا رايقري أقر بشيلة زيان بخشبو بو نمونا تو جوجكي خوار خوي أصل وايا بشيلة زرم نقيني كوتركان خوار يا بو نمونا بشيلة مناڵەکانە ترسێنێ زۆر جار باشە لەم حاڵەتەیە کوشتنی پشیلە دروستە لە ئەسڵا دروست نییە بەڵام ئەگەر هات و پشیلەکە بوو بەمەی زیان گەیاندن سەک بۆ نمونە دوو لە ڕووی جەنابتان ڕاگرتنی سەک حەڵاڵە بەڵام ئەگەر سەک هار بوو کوشتنی شەرعیە یا ئەگەر سەک زیادەخۆری کرد زیان بەخش بوو بۆ کابرا ڕاگرتنی قەپی ئەگەر پەلاماری خەڵکی ئەدا کوشتنی ئەو سەگانە جائیزە بۆ نمونە مێرولە لە ماڵە ئەگەر هاتو زۆر هاتنە ماڵ ئەگەر هاتو ماڵەکان ئیزعاجە کرد ئەگەر هاتو مکافحە ناگران کوشتنیان جائیزە هەر ئاژەڵێک لەو ئاژەڵانی کە شەرع ڕێگە نادا بە کوشتنیان بوون بە مای زیان بۆ مرۆڤەکان کوشتنیان جائیزە بۆ چونکە ئەڵین الضرر يزال
زەرەر لا ئەچێ ئیتر ئەمانە ئەبن بەمایی زەرەر بۆ ئینسانەکان کە بن بەمایی زەرەر بۆ ئینسانەکان ئەو کاتە لەناوبردنیان جائزە. یا بۆ نمونە ئێمە وتومانە لە دەرسەکانی ڕابردووی شاوتمان نەشتەرگەری جوانکاری لە زۆربەی کاتان دروست نییە، بەڵام ئەگەر هاتوو بۆ لابردنی زەرێک بوو الضرر يزال. ئەگەر کابرا عیبدار ببوو بە نەشتەرگەریەکی جوانکاری چاگە بۆ عیبەکەی ئەو کاتە ڕێگە ئەدەین بۆی نەشتەرگەریەکی جوانکاری بکات بۆ ئەوەی زەرەرەکەی لا بچێت. قاعدەیەکی ترمان هەیە هەر متفرع على قاعدەی لا ضرر ولا ضرار، قاعدەی الضرر لا يزال بمثله، زەرەر بە زەرەرێکی هاوشێوەی خۆی ئەوەی کە پێشم قاعدەی عەرزم کردن لا ناچێت. طبعا ئەم قاعدەیە هەم لە قەواعیدی فقهی ئیشی پێیەکرێ هەم لە مەقاصیدی شەریعی ئیسلامیش یەکێکە لە مەقاصیدە ئەساسیەکان کە تۆ دائیمەن ئەتەوێت زەرەرێک لابەری ئەبێ لاچوونی زەرەرەکە وەکو کورد ئەڵێ ئامانجی شەڕ بۆ لە ناوچوونی شەڕە. یعنی کاتێک کە تۆ ئەتەوێ شەڕێک بکەی ئەبێ زەرەرێک لە ناوبەری. شەڕ بۆ هەڵگیرساندنی شەڕ شەرعی نییە، شەڕ لە پێناو ماڵکاولی خەڵک شەرعی نییە، ئەبێ لە پێناو لابردنی زەرەر و لە پێناو لابردنی شەڕ بێ. لەبەرەوە ئیمامی غەزالی کاتێک ئەفەرمێ ئەهوەن الضەرەرەین یەصیر واجبا، ئەفەرمێ ئەگەر دوو زەرەرێ هەبوو یەکێکیان کەمتر بوو ئەفەرمێ ئەو زەرەرە کەمترە ئەبێ بە واجب، یعنی ئەسڵەن حرامیەتەکەی لەسەر لا ئەڕوا طەبیعەتەکەی گۆڕێ بێ بەچی ئەبێ بە واجب. وەکو وتمان ئەگەر هاتوو کەسێک خەریب و ئەمرد لە برسا بەس گۆشتێکی حرامی وەکو گۆشتی بەراس یان مردارەوە بوو دەست ئەکەوێ، لێرە گۆشتی مردارەوە بوو حرامە. ئێستا کە خەریکە بمرێ لە برسا خواردنی گۆشتی مردارەوە بۆ کە حەڵاڵە یا واجبە؟ واجبە. یعنی ئەمە مەفسەدەی لە ناوبردنی خۆی کوشتنی خۆی لە برسا مەفسەدەیەکی گەورەیە. حرامە بچووکەکە گۆڕێ بە واجب حکومەکەی، نەک هەر بڵێ دروستە نا، ئەو کاتە ئەبێ بە واجب. ئەگەر نەیخوا ئەو کاتە بمرێ لە برسا وەگەوایە خۆی کوشت بێ، لەبەرەوە تووشی حرامە بێ. ئەم قاعدەیە چەند قاعدەیەکی تری هەیە لە تەطبیقاتەیەکی لەو قاعدانە ئەوەیە کە ماڵەی ضرر کاڵین لا يزال بمثله ئەو لاتر ئەوەیە کە لا يزال بضرر أشد منه، بە زەرەرێکیش لا ناچێت کە لە زەرەری یەکەم قورستر بێ. یا ئەڵین کاتێک ئەڵین يحتمل الضرر الخاص لدفع الضرر العام، زەرەرێکی تایبەتی پەنای پێ ئەبرێ بۆ خۆلادان لە زەرەرێکی گشتی. ئەگەر هاتوو ئێمە ناچار بووین بکەوینە دووڕێیانی ئەوەی یەکێکمان زەرەرمان پێ بکەوێ یا هەمومان زەرەرمان پێ بکەوێ یەکێکمان با زەرەرمان پێ بکەوێ، ئەو کاتە بۆ ئەوەی ئەوانەی تر پارێزراو بن. یا کاڵین ارتكاب أخف الضررين لاتقاء أشدهما، ئەم قاعدانە فەرعی قاعدەی الضرر لا يزال بمثله. أصل قاعدة كلي كيو ورقراوة أو يخاي پروردگار لقرآن كافرمي والفتنة أكبر من القتل. إما لما مقاصد الشريعة ضروريات مان هي، تحسينيات مان هي، حاجيات مان هي. باشا ضروريات كان ببي تسلسل ترتيب شرعيا يكميان حفظ دين يا نفسه، حفظ دينه دوم حفظ نفسه، انجا حفظ نسل عرض مال ونيا أمن أمانة تبيشوا عقل. باشا كواتا لضرورياتا يكم ضرورة كباريز قالي لي بكري حفظ دينه دعاء حفظ نفسه. إنسان قال كوتر دورياني أوي كديني لدزبا يا نفسي لدزبا أفضل كام يانا نفسي لدزبا نقديني لدزبا. لبرو خواي پروردگار فرمين والفتنة ليرا فتنة بو معناه يعني كردواري خومان بكاريين أين أو كسا فتنة يعني قصبوا خلق جريته نا. والفتنة فتنة ليرا يعني شي يعني والردة عن الدين، يعني باش جذبونا ولا دين هل قرانا ولا دين قاعد فرمي أكبر من القتل لكشتن حكمي قرستريكا. قاعد إنسان أجر بكش ليه بلام ديني ندورينه سلامة ترى ولا بي مقاصد شريعة باشتريكا، ولو أجر كسك زوريان ليكر رخصتي هي كفر بكا، بلام أفضل وايا عزيمة ور بقري رخصة ور نقري كفر نكا أجر هاتو بشي كجر. لبرو خاف والفتنة أكبر من القتل، چونك ببي مقاصد الشريعة حفظ دين لبيش حفظ نفسه ويا. حديثك ساموري كوري جندب كفرميت شن بنج خرماي كم هبو لباخي كابرايكي أنصارية أو بياوة خاو خزاني لباخي كيابون إيش ديارة أم ميراتي بوا هبة بوا شفحة بوا شن بنج خرماي كي كوتو باخي كوا باخي كزور بوا
کابرا خاو خێزانی لە باخەکەیا بوو هەموو جارێ سەمورە خۆیڵێ ئەڵێ کە ئەچوومە باخەکەەوە کابرا پێی تێگەچوو بۆ ئەو ناخۆش بوو چونکە باڵ و مناڵەکەی لە باخەکەیا بوو ئەڵێ داوای لێ کردم گوتی وەرە ئەو چەند بڕە خورمایی کە هەتە لە باخەکەیە من لە شوێنێک کە خورماتە دەمێ ئەو چەند بڕم پێ ببەخشە من لە شوێنێشکە بۆ قەرە بووەکەمەوە ئەلێ نەمدایە ئەلێ کابرا چوو سکاڵای کرد لای پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتی ئەی پێغەمبەری خوا سەمورە چەند بنجە خورمایەکی لە باخەکەیە هەیە و منیش پێم ناخۆش هەموو جارێ خۆیەکە بە باخەکەیە بە بیانی بنجە خورماکانەوە و خێزان و ماڵ و مناڵەکەی من لە باخەکەیان میسال لە باخی خۆیان لەوانەیە بۆ نمونە وەکو پێویست حیجابی شەرعی لە بەرانیە یا سەرقاڵی ئیش و کارە ئەڵێ شکاتی لای پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ بانگی کردم گوتی وەرە لە شوێنیشکە ئەو چەند بڕەوی هەتە لە شوێنیشکە لێی وەرگرەوە گوتم ئەی پێغەمبەری خوا لە هیچ شوێنی قبوڵم نییە بڕە خورماکانی خۆم نەبێ با لە باخەکەی ئەوی شابێ ئەفەرمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی پێی بفرۆشە چەند ئەڵێ ئەداتێ گوتم پێشی نافرۆشم ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرموو بە سەمورە پێی فەرموو پێی ببەخشە من لە بەهەشتا لە قیامەتە زەمانەتی ئەو بۆکەم لای خوا بداتێ دڵی ئەو پیاوە مێشێنە بنجە خورماکانی پێ ببەخشە گوتم هەر نایکەم ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەنتە مضار فەرمی تۆ پیاوێکی زیان بەخشی تۆ ئەتەوێ زیان بۆ پیاوە بگەێنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە پیاوە ئەنسارێکەی فەرمی اذهب فاقلع نخلة فەرمی بڕۆ دارەکانی هەڵکەنەوە فڕی بە کەواتە کاتێک ئەم ئەبێ بەمایی زەرر بەهۆی چوار بنجە خورماوە باخەکە بە کابرا چۆڵکە ئیمامی عومەر جارێکیان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دوو پیاو دراوسێ باخ بوون هەر بەلای یەکەوە یەکێکیان لە بەشی سەرەوە بوو ئاوەکە ئەهاو بەناو ئەرزەکەی ئەمە ئاو ئەچوو بۆ لای کابرای خواری ئەوەوە ئەوەی سەرەوە من نایڵم بەناو ئەرزی منە ئاو بۆ تۆ بێ کاکە نێڵی تۆ بە ئاوەکەی تۆ بە ئەرزەکەی توێ ئاو بۆ من بێ منە بێ باخەکە بەرەڵاکەم ئەرزەکە بەرەڵاکم کەیفی خۆتە ئەم پیاوە داماوی کە کەوتو بۆ خوارەوە پێی ئەگوت چوو سکاڵای لای ئیمامی عومەر ئیمامی عومەر پێی فەرموو بە کابرای فەرموو کابرا سکاڵای کرد گوتی ئەو جۆگەیی کە بە ئەرزەکە تا ئەڕوا من بە کابرای خوارەوە ئەڵێم بای ئەو لە ئەرزێ بۆ جێبێڵێ ڕێگەڕێ با جۆگەی بە ئەرزەکەی تویا بڕواوتی نایەڵە ئیمامی عومەر پێی فەرموو فەرمی ئەو بەشەی ئەو جۆگەیە ئەی بڕێ لە باخەکە و ساڵانە تەخمینی بکە چەند زەرەری زەرعاتەکە و ئەیە ئەوەی پێ قەرەبووەکەمەوە پێڵم پارەکەی باتێوتی هەر نایڵم بیبا ئیمامی عومەر پێی فەرمی تۆ چۆرە بەشەکەی خوارەوە ڕێگە بدە با ئەو بێتە سەرەوە ئەو ئێڵێ بە ئەرزەکەی ئەو بەبێ مقابل ئەو بۆ تۆ بێ تی هەر نایڵم بیبا ئیمامی عومەر یارە کابرا ئیمامی عومەر گرتی لە مۆزوعەکەیە فەرمی والله لێمڕەنەوە لەو عەڵا بەطنی فەرمی بەبە بەشەر بەخۆشی پێ دەڵێن فەرمی قەسەم بەخوا بەسەر جەنازەکە تا ئەیبم چۆن نایڵی ئەو بۆ کابرا بڕوا باخەکەی بەرەڵاکە لەبەرەوە شەنێ یعنی قسەی خۆشی هەیە هەتا کابرا عاقڵ بێ و وجدانی هەبێ و مەسەلەن وەک پیاو بێتە پێشەوە کە وەک بەشەر نەهاتە پێشەوە قسەی تری هەیە لا زەرەر شەرع لەگەڵ مەبدەئی لا زەرەرایە نابێ خەڵک بێ بە عنتەر و کەڵەگا ژیان لە خەڵک تاڵکە و ژیان لە خەڵک تێک بە لەبەرەوە ئیمامی عومەریش سابقەیەکی ئاوای هەیە لە مەسەلەی قەضاءە حەدیثەکەی ئەعرابەکەی کە هاتە مزگەوتەکە مەشهورە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کابرا حەوت لە مزگەوتەکەیە دەستی بە ئاوگەیان میزی کرد سەحابەکان زۆریان پێ ناخۆش بوو ویسان لی حاصڵ نەیەڵن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی وازی لێ بێنن لی تێک مەدەن ولەما ئەفەرمون بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی لی تێک مەدەن یەکەم ئەفەرمون جاری لە ڕووی تەندروستیەوە زەرەری هەیە کابرا ئەگەر لە پڕ میزەکەی پێ قەتاکەی دوم ئەفەرمون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی زانی کابرای ئەعرابی مەسەلەن میزەکە بیکەی بە هەڵاو هەدەکەیت و کورە چی و کرد و کورە مزگەوتێک چوو کابرا شپرزە ئەبێ ئەو تۆزەی کە پیسی کردووە لەوانەیە خۆیشی جلەکانی خۆیشی پیسەکە و ئەو نێکیش لە مزگەوتەکە تێوە ئەیە لەبەرەوە فەرمی کەس قسە نەکا با ئیشەکەی خۆی تەواو کە شپرزە نەبێ کە شپرزە نەبێت تەنها ئەو شوێنەی کە پیسی کردووە پاکێکەینەوە لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێرە حەکیمە نایەوێ ئەم زەرەرە بە زەرەرێکی گەورەتر تەواوکە خۆ ئەتوانێ بڵێ مەیڵن میزەکەیکە بەس ئەزانێ کە نێڵن میزەکەیکە شپرزە ئەبێ ضررەکە گەورەتر ئەبێ والضرر لا يزال بمثله ولا بما هو أشد منه لەبەرەوە شەرعەن دروست نییە یا بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەدینە بۆ منافقەکانی نەئەکوشت خۆی زانی کافرن بێدینن
بيلان جيرن دجي بيغمبر صلى الله عليه وسلم بيلان جيرن وشي بيغمبر صلى الله عليه وسلم نيكوشتن أي فرمو أتريدون أن يحدث الناس بأن محمد يقتل أصحابه أي فرمو دواي خلق لهم محمد هاولاني خويك وجيخو خلق نازاني أمانة منافقا لبروا دسينا أخي شاء منافقا كان لبروا خلق قصر سر بيغمبر صلى الله عليه وسلم درستنك يابو نمونا بيغمبر صلى الله عليه وسلم أمري كردوا بويك فرميتي عليكم بالسمع والطاعة وإن تأمر عليكم عبد حبشي يا بيغمبر صلى الله عليه وسلم فرميتي سمع طاعة هببو ولي أمر إلا أن تروا تاكي كفرميتي خيار أئمتكم الذين تحبونهم ويحبونكم وتصلون عليهم ويصلون عليكم وشرار أئمتكم الذين تبغضونهم ويبغضونكم وتلعنونهم ويلعنونكم قالوا أفلا ننابذهم بالسيف يا رسول الله قال لا ما أقاموا فيكم الصلاة فرمي باسي أئمتك فرمي باشتريني كاربدستو سرپرشتيارو فرمان رواكاني إيوكين الذين تحبونهم ويحبونكم إيو أوان تان خوشوه أوانش إيوان خوشوه وتصلون عليهم ويصلون عليكم إيوا دعاء خير بو أوانكن أوان دعاء خير بو إيواكن بعكس والشرار أئمتكم خرابتنيني كاربدستو فرمان روا الذين تبغضونهم ويبغضونكم أوانيك إيوا رقتان لوانا أوان اشتقيان لإيوايا وتلعنونهم ويلعنونكم إيوا دائما نفرت لوانكن أوانيش نفرت لإيواكن طبعا أم بدساني إيما هيش كاملم دوانا نين باشا إيما أوان من خوش نايا بس أوان إيمان خوشوه وتي كابرايك بو چوخايكي ظالم هبو لديكا وتي چوخا ظالمك هم مجارب خلقكي أيو خلقينا من أزانم إيوا من تان بدلنيا بس بخوا من إيوام زور بدلا جاء أم كاربدساني إيماش أوانيا رقكي إيما متبادل بي أوان رقيان لإيماني أوان ملتي وك إيما سلاريان دزناكوه لبرو إيما الرق مال لوانا مزوان إيمان خوشوه باشا لبرو حديثك كفرمي صحابة كان فرموني بيغمبري إخوة أقل أو كاربدستاني كإيما الرق مال لوانا وأوانش رقيان لإيما إيما تشكي عندش هالقرين بيغمبري إخوة صلى الله عليه وسلم فرمين ما أقاموا فيكم الصلاة فرمين ما دم نيشتان لقل أكن لجمعو جماعتا بجدار بن لقلتانا تشكي عندش هالمقرين بو كبيغمبري إخوة صلى الله عليه وسلم أزاني تشك هالقرتن دجي أمانة فتنكي قورة لظلمك يعني خيام رشتني مسلمان ودرسبوني فوزاو نارحتي بشيوينا نوا هر شكل دلنجياني خلق أما فتنكي قورة لفرمي ميكن خالك يترلو دليلانيك همان لسر أويك الضرر لا يزال بمثله إجماع علماء إجماع يعني هي بويك أما منطقي عقل نية منطقي عقل نية إما بين شتيك زردي هي بمعنى بيقورين بلام زرديكي قورتر بيني نجيكي أو بلام خرابيكي قورتر توشي خلقين لبلو الشرع لقل أم لا منطقي بونيا نية خالك يتر إما ألين حرامكان تاكي درستن تا أو كاتي ناچاري بي درستن باشا أقر ناچاري نما زيادة حرامك چيا زيادة حرامك حرامة ونيا استائم الزرريك هي بناچاري زررك من قبول كردوا اگر خومان هول ماندا زررك بگورين بزرريكي زيادة كواتا خومان هول ماندا حرامك دروس كين چكا ويلا زرر واقعك او ويلا زرركي كچوتا بابي چون لي ناچاريه وتحملي بكي او لو زيادة اما خومان بدسي خوماني غورين يموت اذا زال المانع عاد الممنوع والزيادة كالابتداء أو زيادة كخوماني قورين حرامك واتي إما خومان حرامك ما كردوه لبرو الشرع لقل أميانية تطبيقات قاعدة كاخين درس داهد وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.